تورکیا یەکێکە لەو وڵاتانەی ململانەیەکی توند لە نێوان لایەنە ڕکابەرەکانیدا لە هەڵبژاردنەکاندا دەبینرێت. لەم هەڵبژاردنانەدا هاوپەیمانی خەڵک با سەرۆکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دەیەوێت ناکۆکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بقۆزێتەوە و شارەوانی بەشێک لە شارەکان وەربگرێتەوە کە لەدەستیدا بوون، بەتایبەت ئەستەمبول و ئەنقەرە. Sultanbeyli'nin saygıdeğer güzel insanları لە چەند ڕۆژی ڕابردوودا ململانەی توند لە نێوان ئۆپۆزیسیۆن و پارتی دەسەڵاتدار هاتە پێش لە چوارچەوەی ئەو خواستە بەهێزەی ئەردۆغان بۆ گێڕانەوەی شارەوانی شارەکە بۆ ژێر ڕکێفی حەزبەکەی هەیەتی. ڕاپرسیەکانی ئەم دواییە کە لە ئەستەمبوڵ ئەنجامدراون ئاماژیان بە لێک نزیکبوونەوەیەکی گەورە کردووە لە نێوان ئەکرەم ئیمام ئۆغڵۆ کاندیدی پارتی گەلی کۆماری و موراد کوڕوم کاندیدی پارتی دادوگەشە، لە کاتێکدا ناوەندەکانی دیکەی ڕاپرسی لە وڵاتە دەڵێن دابەشبوونی ئۆپۆزیسیۆن هیواکانی پارتی داد و گەشەی لە گێڕانەوەی شارەوانی ئەستەمبوڵ زیاد کردووە. 5 ساڵ لەمەوبەر پارتی گەلی کۆماری لە ڕێگەی هاوپەیمانەتی لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکە توانی دوای 25 ساڵ لە کۆنتڕۆڵکردنی پارتی داد و گەشە و پارتی ڕەفای پێشخۆی سەرۆکاتی شارەوانەکانی ئەستەمبوڵ و ئەنقەرەی پایتەخت بەدەست بهێنێت، بەڵام ئومێدەکانی ئیمام ئۆغڵۆ ئەم جارە ڕووی لە کزی کردووە بەهۆی ئەوەی کە پارتی بڕیاریدا بەسەربەخۆ بەشداری بکات و کاندیدی هەبێت، لە کاتێکدا 2019 پشتیوانی لە پاڵێوراوەکەی پارتی گەلی کۆماری کردبوو. هەڵبژاردنە ناوخۆیەکانی تورکیا لە ئێستادا گرنگیەکی زۆری هەیە بەلای لایەنەکانی ئەو وڵاتەوە، بەتایبەت لە شارەوانی سەرەکیەکانی ئەستەمبوڵ و ئەنقەرە و ئیزمیر، چونکە هەر پارتێک هەوڵ دەدات کارتەکانی بەپێی حساباتی خۆی ڕێک بخات بۆەوەی کە لەم هەڵبژاردنانە بە دەستکەوتێکی زیاترەوە دەربچێت. Kutlama törenleri için geliyor musunuz? ئۆسمان نووری کابەکتەپە بەرپرسی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار ئەکەپا لە ئەستەمبوڵ لە لێدوانێکیدا بۆ ئاژەنسی هەواڵی قەتەرخەنا ڕایگەیاند پارتەکەی بە هەموو قورسایی خۆی لە هەڵبژاردنانەدا دادەبەزێت بۆ پارێزگاری لەو شارەوانیانەی ئێستا لە دەستیدایە. ڕوابردنەوەی شارەوانی زیاتر بەتایبەت ئەستەمبوڵ کە نزیکەی لە سەدا 20 دەنگدەرانی وڵاتی لەخۆگرتووە، وتیشی ڕێژەی بەشداری دەنگدەران ڕۆڵێکی گرنگی بۆ یەکلاکردنەوەی ئەنجامەکان هەیە. بامان شێوە پارتی گەلی کۆماری جاپا هەوڵ دەدات پارێزگاری لەو شارەوانیانە بکات کە لە دوای هەڵبژاردننی ئاداری 2019دا بەدەستی هێناوە. ڕوا دەیەوێت دیواری پارتی داد و گەشە لە بەدەستێنانی زۆرترین شارەوانی وڵات بشکێنێت، ئەمەش بەهۆی گرنگی ڕۆڵی شارەوانیەکان لە دیاریکردنی داهاتوی حەزبەکان و چانسیان لە گەیشتن بە لووتکەی دەسەڵات. ئۆپۆزیسیۆن دەیەوێت سوود لەم کلێنە ببینێت کە بۆ پارتی دەسەڵاتدار هاتووەتە پێش بەهۆی کشانەوەی پارتی ڕەفای نوێ لە هاوپەیمانی خەڵک کە ڕێژەیەکی بەرچاوی دەنگدەرانی پارتی داد و گەشەی پێک دەهێنا. ئێستا پارتی ڕەفای نوێ بووە تا هێزێکی ئۆپۆزیسیۆن، بەتایبەت کە ژمارێکی زۆر لە ئەو کەسانی لەخۆگرتووە کە لە پارتی دەسەڵاتدار جیابوونەتەوە و ڕەنگە ئەم هەنگاوازیان بە کاندیدەکانی بگەێنێت و لە بەرژەوەندی کاندیدەکانی ئۆپۆزیسیۆن بێت.